لوقمان عەبدولقادر ڕای دەگەیەنێت لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان نەشتەرگەری جوانکاری دەکرێت. بەوەش نەخۆشخانەکە ئامانجی خۆی لەدەستداوە و بریندارانی چەکی کیمیایی تا ئێستا سوودیان لەو نەخۆشخانەیە وەرنەگرتووە. بریندارانی چەکی کیمیایی هەڵەبجە دەڵێن سوودیان لە نەخۆشخانەکە وەرنەگرتووە، هەرچەندە تایبەت بۆ چارەسەری ئازارەکانی ئەوان دروست کراوە. دەژڵێن لەسەر گیرفانی خۆیان دەچنە ئێران و نەشتەرگەری دەکەن. ئێمە بریندارین، ئێمە بەرکەوتەین، ئێمە چارەسەرمان نییە ئیلا بە عیلاج نەبێت. دەواکەین ئەو خەسەخانەیە لە هەڵەبجە کراوەتەوە چارەسەری عیلاجمان بۆ بکە. باشە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان تۆ عیلاجەکانم بۆ کڕی چێ بۆ مەکردە؟ وەڵڵاهی ئەچم لەو ئێرانە یەک پارچە حەجە بکڕم بە 100,000 منی ئێرانی، یەک پارچە حەج هەیانە بە 200,000 هەیانە بە 300,000. ئاوە هەموو عیلاجەکانێک کەوای بینی لەبەرچاو ئەم برادەرانە هەموو لێرە هەر لێرە هەمویان لەوەن لە من زۆتریشان دێ. ئەم کۆبوونەوەمان لەسەر ئەوەیە یەکەم بۆ مەسەلەی تەندروستیەکەمان بۆ چارەسەرمان، دووەمیش بۆ بڕینی منحەکەیە، ئەو بۆ پرۆژەی ئاسایە کە ئیمزا نەکرێت لە ئەنجومەنی وەزیران. من ئەوە چاوی خۆم زەرعی قەرەنی کردووە لەسەر مەسروفی خۆم 30 وەرەقەی تێچوو. ڕێکخراوی هەڵوێست لە راپۆرتی ژمارە 5 ئاشکرای کردووە لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان ساڵی 2021 1572 نەشتەرگەری گەورە و بچووک و مامناوەند کراوە. برینداری چەکی کیمیاوی تێدا نەبووە، بەڵام بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە قسەیەکی دیکە دەکات. دوێنێ وتراوە کە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی وەکو سنتەری جوانکاری سەیرەکرێ. من حەزەکەم ئەو نەشتەرگەریانتان پێ بڵێم کە ئەکرێ. نەشتەرگەری جوانکاریش یەکێکە لەو 100 نەشتەرگەریە جۆرە نەشتەرگەری کە ئەکرێ. پزیشکی نەشتەرگەری گشتیمان هەیە، پزیشکی شکاویمان هەیە، پزیشکی میز و میزەڕۆمان هەیە، پزیشکی قورگ و لوت و گوێمان هەیە لەگەڵ پزیشکی چاو. ئەسڵەن جوانکاری ئەدەکرێت یاخودە نەشتەرگەریەکی سیمی پرایڤت دەکرێت. ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەی پێیاوە، یعنی تۆی ڕێکخراو تۆی کەناڵ ناتوانێت ڕێگەی لێ بگری. ئەمە سیستەمی تەندروستی وڵاتەکەیە. نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی تایبەت بۆ خزمەت و چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی دروستکرا، بەڵام بەشێک لە بریندارانی چەکی کیمیایی دەڵێن دوور لە ئامانجەکە خزمەت دەکات و ئەوان لەسەر گیرفانی خۆیان ئازارەکانیان ساڕژ دەکەن و نەخۆشخانەکە بووەتە جێگەی ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.